بەڵێ سەرۆکاتی شارەوانی دوکان کە پێک دێت لە چەند هۆبە و بەشێک کە ڕۆژانە کار و چالاکی خۆی ئەنجامەدا کە سەرجەمی لە خزمەتکردنی هاوڵاتیان ناخۆیەگرێتەوە ئەو کارانەی کارجێڕێکانمان هەیە کاری مڵکدارێتیمان هەیە کە ئیشی مڵکدارێتی و چی هەندێک شوێنمان هەیە بەکرێدراوە بەداخەوە کە لە دوکانە کە بەکرێدانمان زۆر کەمە لە چاو ناوچەکانی تر لە بەروی شوێنێکی گەشتیاریە ڕەنگە گەشت و گوزار ئەوەی کردبێ ئەوەی زیاتر ئیشی هاوڵاتیانە لەگەڵ هۆبەی هونەری لەگەڵ تەجاوزاتە ئێمە ڕۆژانە کارەکانمان ئەنجامەدەین هۆبەی چاکسازیمانەیە کە شوێنە خراپ بۆکان و ئەو شوێنانەی کە تێک چوون چاکیکەنەوە هۆبەی باخچەکانمان هەیە کە کاری ڕێخستنەوەی باخچەکان و جەزرەکان و لەگەڵ چاندنی نەمامە خۆشبەختانە ئێمە لە پاییزەوە تاکو ئێستا هەڵمەتی نەمام چاندنەکەین ئەتوانین بڵێن زیاتر لە 4000 نەماممان هێناوە بۆ دوکان کە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی ئەوەی کێشەی سەرەکی بێت لە دوکانە کە کێشەیەکی هەرە سەرەکیە نەبوونی نەخشەیەکی یەکگرتووە کە زەویەکان پێشتر ئیتفا نەکراوە هەندێکی خانووی لەسەر دروست کراوە دواتر کێشەی تەجاوزاتی دروست کردووە بۆیە من نووسراویشم ئاڕاستی بەڕێوەبەرایەتی و نەخشەدانان کردووە بە مەبەستی یەخستنەوەی ئەو نەخشانە و دانانی ماستەر پلانێکی یەکگرتوو کە بتوانین لەگەڵ ناوچە گەشتیاریەکان و ناوچەی سەکەنیەکان بۆ بتوانین یەک بگرینەوە لەگەڵ محەڕەماتی زەیەکە و ئەتوانین ئەو کاتە سێ دائیرەی ئێمە ئەتوانین مڵکدارێتەکەی دوکان ئەو کاتە یەک خەینەوە چی مڵکی گەشت و گوزارە چی مڵکی وەزارەتی شارەوانیە چی مڵکی وەزارەتی کشتتوکاڵ و بگرە وەزارەتی دارایشی تایە یان ئێمە یەکی هەرێکە و لە بابەتێک لە شوێنێکا خۆیەگرێتەوە بەڵام ئەگەر بکرێ ماستەر پلانێک بکرێ ئەتوانین ماستەر پلانێکی موحەدی بۆ بکەی هەم زەویەکانیش ئەو کاتە دیاریەکرێ محەڕەماتی زەیەکە و محەڕەماتی مەحەتەی کارەبا و ئەو کاتە شوێنە گەشتیاریەکان و شوێنە سەکەنیەکان جێ ئەەکەینەوە بۆی بتوانین کاری تەواوی لەسەر بکەین ئەم کێشانەمان بۆ دروست نەبێ ئەوەی کە ئێستا ئێمە ساڵانە بڕیارێک بۆ تەملیکردن دەرەچێ دوکان ئەتوانم بڵێم ڕێژەیەکی هەرە زۆری تیا بووە کە ساڵانە نزیکەی ئەتوانم بڵێم 1000 و شتێک قەتع تەملیک کراوە تاکو ئێستا و ئێستاش 400-500 عریزەمان بۆ هاتووە بۆ تەملیکردنی بە یاسای تەملیکردنی خان و زیادەڕەوەکان بەگشتی ئێمە ئەتوانین بڵێم کاری هاوڵاتیان لا ئێمە بەباشی ئەڕوا چی لە هەموو هۆبەکان نەمان هێشتووە کە هاوڵاتیان کە گیرۆدە بن بەدەست مامەڵەیەکەوە تەنها ئەوەی کە گیرۆدە بووین بەدەستیەوە نەبوونی نەخشەیەکی موحەدە بۆیە هەندێک هاوڵاتی تاکو ئێستا کێشەی نەخشەیان هەیە نەخشەکان پەسەند نەکراوە ناوچەی پیشەسازیمان هەیە ناوچەی پیشەسازی تاکو ئێستا نەخشەکەی پەسەند نەکراوە ئەو فیتەر و پیشەوەرانەی کە ئەوینی لەسەر شەقامەکان هەرێکە و لە کۆڵانێکە دوکانێکی داناوە هۆیەکەی شارەوانیە کە تاکو ئێستا نەخشەیەکی پەسەندکراوی بۆ ناوچەی پیشەسازی نیە بۆی بتوانین ئەو پیشەوەرانە هەمووی لە ناوچەیەکا کۆکەینەوە و چونکە بەڕاستی دوکان ناوچەیەکە هەموو هاوڵاتی عێراق ڕووی تێیەکە بۆیە من لێرەوە داوا لە وەزارەتی شارەوانی وەزارەتی مالیەکەم بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانەکەم بەڕێز پارێزگاری سلێمانیەکەم ناوچەی دوکان وەکو شوێنەکانی کە سیر نەکرێ ئەو پارەی کە خەرجەکرێ بۆ دوکان بگرە بۆ هەموو کوردستان و بۆ هەموو عێراقیش هاوڵاتیان سودمەندە بلی ئەو بڕەپارەی کە بۆ شارەوانی خەرجەکرێ ماڵێکی گەورەی پێ ناچێ بەڕێوە ئێمە هەرچۆنێک بێتوانیمانە مەسەرەن بە هاوکاری دەوڵەمەندان هاوکاری پیشەوەرەکان توانیمانە شتێک بکەین ماگانە ئەو بڕەپارەیە هەرچەند سوودی لێ نابینین بەڵام لەوە باشترە کە هیچ نەبێ بۆیە من لێرە داوایان لێکم بڕێ پارە بۆ میزانەی ماگانەی شارەوانی زیاکرێ بۆی بتوانین خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین بەڕاستی ئێمە ئەوەی کە لە وەرزی بەهار و وەرزی گەشتکردنە ئەیبینین لە دوکانە ڕێژەیەکی هەرە زۆری هاوڵاتیانی ناوچەکانی کوردستان و عێراق ڕۆکەنە دوکان ئێمە بتوانین بە 2 ملیۆن دینارە 2 ملیۆن دینار و 2,500,000 دینار شارەوانێکی گەورە و گرانی پێ ناچێ بەڕێوە بۆیە من داوایان لێ یەکەم ڕەچاوی ئەو خاڵە بکەن
وەکو دوکان سیرکرێن نەک وەکو شارەوانیەکی پلە دوو سیرکرێ وەکو دوکان سیرکرێت دوکان بۆ خۆتەی بینی ساڵانە ملیۆنێک نزیکەی ملیۆنێک هاوڵاتی ڕووەکاتە دوکان بەڵام بوو پارە کەمەی کە بۆ ئێمە دانراوە بەڵام ناتوانین خزمەتی تەواوی هاوڵاتیانی پێ بکەین و من لێرە شۆداوە لە گەنجینەی سلێمانی و لە بانقی هەرێمەکەم بتوانن ئەو پارانەی کە بۆ ئێمە داهات هەمانە بۆ تەندەر دانراوە یاخود بۆ پرۆژی خزمەت گوزاری دانراوە لەسەر داهاتی خۆمان بتوان بۆمان خەرجکردن بۆی پرۆژەکانمان بەگڕ بخرێتەوە لەسەر ئەو بودجەی کە لە ساڵ 15 داهاتی شارەوانیە بۆی بتوانین خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین و من سوپاسیانەکەم. وەکو لە سنووری شارەوانی دوکاندا بێجگە لەو جەزرانەی کە هەمانە 6 باخچە هەیە کە پێشتر دروستکرا لایەن شارەوانیەوە ئێستا کاری هەم ڕێخستنەوەی تیاکرێ هەم پاکردنەوە هەم جوانکردنی تیاکرێ لە هەموو باخچەکانە ئەوەی کە هەشمانە جەزرەکان خزمەتێکی باشمان کردوونن بۆ وەرزی گەشتکردن و وەرزی گەشتیار ئەتوانین ئێمە ئەبێ ینی ئامادەکاریی جیاواز بکەین لە ساڵانی پێشوش کراوە ئەم ساڵیش هەم لەگەڵ گەشت و گوزارە تەنسیقێکی باشمانەیە ئەبێ شوێنە گەشتیارەکان ئەوانەی کە گەشتیار ڕووی تێکە بە تایبەت لە ڕۆژی نەورۆزە گەشتیارێکی زۆر ڕوەکاتە ئەم ناوچەیە ئەبێ ئەم ڕێگەی ئەو هاوڵاتیانە چاکەینەوە چکە بە حکمیەوەی ساڵەکە باران و ئەوە تێکی داوە ئەبێ بە مەکایانی خۆمان ڕێگاکان ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین و لە ڕووی پرۆژەی گەشت و گوزاریشەوە پرۆژەی گەشت و گوزار چەند دوو پرۆژەی هەیە خۆشبەختانە باشە ناو دوکانی گرتوێتەوە کە ئەوش دروستکردنی WC لەگەڵ مەخسەلەکانە بۆ شوێنە گەشتیارەکان بۆی هاوڵاتیان سوودی لێ ببینن لەگەڵ دانانی هەندێک کورسی و لەگەڵ سەلەی خۆڵە ئەوش پرۆژەیەکە لە ئایندەیە جێبەجێ ئەکرێ. پرۆژەیەکی کەمان هەیە لەگەڵ گەشت و گوزار ئامادەمان کردووە کە لە سەردانەکەی بەڕێز کاقوبات لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی ئێرە و لەگەڵ گەشت و گوزار و گشتی سلێمانی کە بەڵێنیدا چەند بودجەیەک خەرج کرێ بۆ ناو بازاڕی دوکان کە پرۆژەیەکی جوانکاریمان هەیە ئەوە بە هاوکاری دیزاینەکەشی تەواو بووە بە هاوکاری دوکاندارەکان و پیشەوەرەکان لەگەڵ شارەوانی و گەشت و گوزاریش گەشت و گوزار خۆشبەختانەوانیش بەڵێنی داوە بڕێک لەو پارەیە خەرجکرێ ئێستا ئێمە دەرخستەکەمان بۆ ئامادە کردووە ئاراستەی مەحافەزەی سلێمانیمان کردووە چکە پرۆژەکە پرۆژەیەکی عامە بۆی دوکان یعنی ئەتوانین هەم وەکو ڕێگەوبان سوودی لێبین هەم کێشەی ترافیک و وەستانی سیارە و قەڵەباڵغی ناو شاریش چارەسەرەکرێ هەم کێشەی ئەو ناڕێکیی ناو بازاڕیش چارەسەرەکرێ بە دیزاینێکی نوێ و سەردەمیانە خۆشبەختانە ئێمە لەگەڵ کاسبکارەکان لەگەڵ جەنابی قایمقام و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری دوکان کۆبوونەیەکمان کرد ئەوانش ئامادەکاریان پیشاندا کە بەشی خۆیان ئەوانەی کە بەری ئەوە دوکاندارەکانەکەوێ ڕێخستنەوەی دوکانەکانیان بکەن لەسەر میزانی خۆیان دواتری شۆستە و شەقامەکە و جەزرەکە لەسەر و بودجەی کە ئێمە داوامان کردووە هەندێکی لە بودجەی گەشت و گوزار خەرجەکرێ خۆشبەختانە ئەمەلخان سەرۆکی دەستەی گەشت و گوزار لەسەر خەتە و خەمی پرۆژەکەیەتی جێبەجێ بکرێ ئەوش ئامادەکاری پیشانداوە کە بودجەیەک لە خۆیانەوە خەرج کرێ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەو پرۆژەیە ئێستا لەوەیان نمونەی چەند دوکانێک ئامادە کرێ بۆی دوکانەکانی کەش لە ژێری شرافی خۆمانەبێ لە ئایندەیەکی نزیکە بەس میزانەکەی بۆ تەرخان کرێ ئەو پارەی کە داوامان کردووە لە وەزارەتی شارەوانی لەگەڵ وەزارەتی ناوخۆکە لەسەر بودجەی داهاتی هاتوچۆ چکە ئەمە هەم کێشەی ترافیکی تایە هەم ڕێخستنەوەی ناو بازاڕی تایە بۆی ئەوانەکرێن لەو بودجێ بۆمان خەرجکردن بڕێ لەو پارەی کە بەرەوانەکەوێت بەنسبەتەوە ئامێرانەی کە لە شارەوانی کاری پێکەین بەداخەوە مەجموعەی ئامێرمان هەیە هەمووی پەکی کەوتووە لە گەراجەکەیە نووسراومان ئاراستی بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان کردووە بۆی بتوانین ئەو ئامێرانە بیگەڕێنینەوە بۆ گەنجینەی سلێمانی بۆ ئەوانیش بتوانن بە مزایەدەیەکی ئاشکرا
بفرۆشرێتەوە بۆی سوود لە داهاتەکەی وەرگیرە. ئەو ئامێرانە بەڕاستی ئەمە ساڵانێکە لە هەندێکی 20 ساڵە کاری پێەکرێ. بۆ خۆشتەنزانن مەکاینی شارەوانی فەرقی هەیە لەگەڵ شۆفێرەکان نەگۆڕێ ڕەنگە هەندێ خەم نەخورێوەکۆی مڵکدارێتەکەی خۆت بێ دەست زۆرەکان لە مەکاینەکان بەڵام بە هەر چۆنێک بێ مەتوانیمانە ئیداری لەگەڵکەین بەڵام بەڕاستیەوە هی لەسەر ئاستی تمۆحی ئێمە نییە بتوانین خزمەتی پێ بکەین چونکە مەکاینەکان ئەگەر زۆر چاودێریشی نەکەین ڕۆژانە مەکاینێکمان عاتڵە ئەوەی کە هەمان ئێستا شۆفڵ و گەڵابە و گرێدەرێکشمان هەیە گرێدەرەکەشمانەوە گرێدەرێکی زۆر کۆن و ینی بەس ئەوەی کاری پێەکەین بۆی من داوا لە وەزارەتی شارەوانیەکەم بۆی ڕەتچاوی شوێنەکان بکرێ بەگشتی ئەو مەکاینانەی کە لە پەکی کەوتووە و بتوانین بفرۆشتێتەوە مەکاینی کەی پێ بکڕێتەوە نەک داهاتەکەی بگەڕێتەوە ڕاستە خۆ ئەمەش دایرێکی حکومین و سەر بە وەزارەتی شارەوانین ئەو داهاتە خەرجکرێتەوە بۆ مەکاینی تازە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆی بتوانین هەم ئەو مەکاینانە ئەمە نەکۆن من مەساریفەکانی ئەگەر کۆی کێتەوە ساڵانە پارەی ئۆتۆمبیلەکەی پێ ئەکڕیتەوە. ئێستا بۆ نمونە و مەکاینە کۆنانەی کە ئیگەڕێنینەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئەگەر وەکو داهات لە سا 15ەکەیمان بۆ بگەڕێنەوە ئەتوانی مەکاینێکی تازەی پێ بکڕیتەوە هەر چۆنێک بێ ئەتوانی سوودی لێوەرگری بەڵام بۆ مەکاینە کۆنانەی باوەڕکە ئەگەر ئێستا خۆشبەختانە کۆمپانیا کاری پاکردەوەواکە هەندێک ئەرک لە سەرێ مەکەم بۆتەوە ئەگەرەوە نەبووایە ئەوە ینی کێشەی هاوڵاتیان زۆر ڕۆژانە بۆمان دروستە بوون نەشمانەتوانی خزمەتێکی تەواوی هاوڵاتیان بکەین. دەستخۆشی لە ستافی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتیەکەم کە ڕۆژانە پەیوەندیان هەیە لەگەڵمانە چیکە بۆ کار و چالاکیەکانمان بگەێنن بەو پەیجەی خۆیان لە ڕێی پەیجەکەی خۆیانەوە نیشانی هاوڵاتیانی بدەن وەکو کار و چالاکی دەستخۆشیان لێکەم هیوادارم نمونەیان زۆر بێ و زۆر سوپاسی بۆ هەمووتان.